9 نۆڤەمبەری 1970 ئەو ڕۆژەی کە ئەڵمانیەکان دەڵێن هەرگیز لە یادیان ناچێت. ئەو ڕۆژەی بوو بە یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی سەدەی ڕابردوو. ئەو ڕۆژەی کە کۆتایی بە شەڕی سار تێنا. ئێوارەی 9 تشرینی دووەمی ساڵی 1970 دیواری بەرلین ڕووخا. ئەو ڕووداوی نەک تەنها مێژووی ئەڵمانیا بەڵکو مێژووی تەواوی ئەوروپای گۆڕی. بەوەش دوای زیاتر لە 40 ساڵ هەردوو ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا یەکیان گرتەوە. سەرەتای دابەشبوونی ئەڵمانیا دەگەڕێتەوە بۆ کۆتایی هاتنی جەنگی دووەمی جیهانی لە ساڵی 1945 کە ئەڵمانیای نازی لە جەنگەکەدا دۆڕاو بەپێی ڕێکەوتنی یاڵتا ماف بەلایەنەبراوەکانی وەک ئەمریکا و یەکێتی سۆڤێت و بەریتانیا و فەڕەنسادرا ناوچەکە بۆ 4 ناوچەی ئیداری لە نێوان خۆیاندا دابەش بکەن و شاری بەرلینیش بوو بە چەقی ناکۆچەکانیان. بەشە ڕۆژاوایەکەی ئەڵمانیا لەسەر جەمبوارەکاندا پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینی. بەڵام ئابووری بارودۆخی ئەڵمانیا ڕۆژهەڵات کە سیستمی شیوعی پەیڕەو دەکرد و پەیوەست بوو بە یەکێتی سۆڤێتەوە بەرەو پاشەکشە دەڕۆشت و ئەوە ژوای کرد نزیکەی 3 ملیۆن هاوڵاتی لە ئەڵمانیای ڕۆژهەڵات ڕوو لە ئەڵمانیای ڕۆژئاوا بکەن. کۆچی دانیشتوانی ئەڵمانیای ڕۆژهەڵات ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا بوو. ئەو بارودۆخەوای کرد لە سیانزەی ئابی 1961 لەلایەن ئەڵمانیای ڕۆژئاواوە دیوارێک دروست بکرێت کە بە ناوەڕاستی شاری بەرلیندا تێپەڕ بوو کە بە دیواری بەرلین ناسرا. درێژی دیواری بەرلین 155 کیلۆمەتر بوو. بەرزێکەشی زیاتر لە 3 مەتر و 50 سانتیم بوو. سەرووی دیوارەکە تەلبەند کرابوو بە بلاجکتۆر ڕووناکرابەوە، هەروەها چەندین خاڵی چاودێری تێدا بوو. بەپێی ئامارەکان لە ماوەی بوونی دیوارەکەدا 136 کەس کوژراون کاتێک دەیانویست لە ئەڵمانیای ڕۆژهەڵاتەوە بچنە ئەڵمانیای ڕۆژئاوا. دیواری بەرلین 28 ساڵ مایەوە تا ئێوارەی 9 تشرینی دووەمی ساڵی 1970 خۆپیشاندان دەستی پێکرد و هەزاران هاوڵاتی ئەڵمانی ڕۆژهەڵات بە لێشاو هاتنە سەر دیوارەکە و بە چەکوش و قازمە کەوتنە ڕووخانی دیوارەکە و توانیان بەشێکی لێ بڕووخێنن. لە دوای دەستبەرداربوونی ئێریش هۆنیکەر سەرۆکی ئەڵمانیای ڕۆژهەڵات لە دەسەڵات و کۆبوونەوەی دەسەڵاتدارانی هەردوو بەشی ئەڵمانیا لە 3 تشرینی یەکەمی ساڵی 1990 لە گۆڕەپانی نۆرنبێرگ لە ناوەڕاستی شاری بەرلین بە فەرمی یەکگرتنەوەی هەردوو بەشەکەی ئەڵمانیا ڕاگەیەندرا. ڕۆژی یەکگرتنەوەی هەردوو بەشەکەی ئەڵمانیا هەموو ساڵێک لە 3 تشرینی یەکەمدا یادی دەکرێتەوە و ئاهەنگی بۆ ساز دەکرێت. وەک گەلی ئەڵمانیا دەڵێن ئەو ڕۆژە لە ڕۆژی سربەخۆیی وڵاتەکەیان کەمتر نییە، چونکە تیایدا لە دوای چاوەڕوانیەکی زۆر خاک و گەلە دابەشکراوەکەیان یەکیان گرتەوە.